بەڕاست باوە دوێنێ وتت من دیارێکم بۆ تێ بەڵێ دیاریم بۆ تێ کوڕی من ئەی چۆن ئەمە چییە؟ ئەوە شیرە شیری چی؟ کوڕەکەم ئەمە شیری سەگە شیری سەگ؟ بەڵێ شیری سەگ شیری سەگ بۆ بە دیارێ دێ بە من بۆ یەک جار تامی کەیت بەس دەبەر خاتیوێ لەمە دوای فێری وەفابیت بابڕێ تۆڵە بابڕێ بوو لە مامۆستا مەداخەوە زۆر عەزیەتم دای لۆ دیمەنەی چکە و گریانێکی ڕاستی بوو واو نازانم بۆ خەڵکە بۆ وەفای نەما بڕوا بێت من شخصی خۆم دایک و باوکم معەزز مکەڕم ئەمری خوایان کرد و ڕۆشتن ئەو شوێنانیان نەبینی ئەوەش فەزلی خوایە بەڵام زۆر شتم هاتەوە خەیاڵ لەو دیمەنەیە بۆیە خۆم بۆ نەگیرە خۆشەویستان لەو دیمەنە ماوەیەکی زۆرمان پێچوو هەتا تەواومان کرد لەبەر گریانی کاک ئەحمەد ڕەوف و هەتا برادەرانی مسەوەڕ بەڕاستی زۆرمان پێچوو زۆر دووبارەمان کردەوە چکە ئەو دیمەنە زۆر کاریگەری هەبوو ئینشاڵڵا مامۆستا کەس نابینین باوکی خۆی بباتە خەڵوەتکای پیریان لە دەرەوە فڕی بدات بەداخەوە کارە ساتە بۆ کارە ساتە بەڕاستی باوک ئەو هەموو ساڵە بە کرێکاری بە ڕەنج بە عارەق بە هەموو شێوەیەک بە خێوی کردویت چۆن دڵت دێت بینێتە خەڵەتگەی پیری کارە ساتێکی زۆر گەورە